بنای خدای بخشنده و میهربان مژده بۆ هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویست من مامۆستا محەممەد لەگەڵ برای بەڕێز مامۆستا بێستون نووسنگەیەکمان کردوێتەوە لە بێرمینگهام بەمبەستی هاوکاریکردنی ئێوەی پەنابەری و خۆشەویست لەم بوارانەی خوارەوەدا لەکردنەوەی ئینشۆرانسی سیارە بە هەموو جۆرەکانیەوە وەپڕکردنەوەی هەموو جۆرەکانی هەموو جۆرە فۆرمێک فۆرمی پاساپۆرت و فۆرمی جنسیە و ئیڤیزە و هەروەها تەقدیمکردنی ڤیزە بۆتە سپاوس ڤیزا، ستودنت ڤیزا، ڤیزیتە ڤیزا، هەر جۆرە ڤیزەیە کە ئێوە بتانوێت و پڕکردنەوەی فۆرمی کانسڵ ئەوانەی کە دانوێت تەقدیمی کانسڵ بکەن هەروەها چارەسەرکردنی کێشەی کارەبا و غاز بۆ هاوڵاتیانەی کە کێشەی کارەبا و غازیان هەیە لەپا چارەسەرکردنی کێشەی ئەو بەڕێزانەی کە تووشی ڕووداوی سیارە بوونە یا هەر ڕووداوێکی تر دەتوانین ئامۆژگاری قانونیان پێ بدەین هەروەها چارەسەرکردنی هەموو کێشەیەکی خێزانی چ لە بواری شەرعی چ لە بواری قانونی دەتوانین هاوکاریان بکەین هەروەها تەرجەمەکردن و وەرگێڕانی هەموو دۆکمنتێک لە زمانی کوردی و عەرەبی و فارسی بۆ زمانی ئینگلیزی و بە پێچەوانەشەوە ئەو بەڕێزانەش کە دەیانەوێت خانوو بکردنەوە چ خانووی کانسڵ یا خانووی تر دەتوانین ئامۆژگاریان پێ بدەین و ئەو بەڕێزانش کە بزنسیان هەیە و دەیانێت بزنسەکان بەناویان بکەن ئێمە لێرە لە خزمەتیان داین و هەر جۆرە کارێکی تری پەنابەرە بەڕێزەکان ئێمە لە خزمەت هاوڵاتیانی بەڕێزداین لەم غوربەتیە خزمەتی غەریبانی خۆمان بکەین چاوەڕوانتانی سەردامان بکەین ئێمەش لە خزمەتتان دابین.